كلية ماشينية كلية نيغوري وفات دكا سيرك تماشا وزعيان آخي درز خراپە چاریش نهاتینە بۆی باری تەندروستیان تەواونی یەک کەس دەمردن ڕزگارکەی پاداشتەکەت هەنگە گەورەیە لای خوای گەورە کانەما هەموو سەرزەوی دەمردن ڕزگار کردووە لە هەموو شارەکانی تێدا هیوادارم خەڵکی کوردستان پشتمان بگری هەمووش لە گۆڕینەکە ئەبێ کەناڵی پایتەخت ئامادە بێ هەمووی بەڵاو کاتەوە ڕۆژی گۆڕینەکە وەختی گۆڕینەکە هەر هەموو ئینشاء الله دەنەخۆش کلیان ڕاوەستایە و پێویستی بە هاوکاری تەواوی موسڵمانانە لە شەوی هەینی کەمپینیان بۆ دەکرێت کە دەکاتە 24 ڕەمەزان و بە هەماهەنگی لەگەڵ دەستگای میدیایی پایتەخت میدیا ئەم کەمپینە ئەنجام دەدرێت مامۆستاگیان ئەسڵای خۆی گەورەت لێبێ ئەو کەمپینە چییە و چی دەکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبه نستعين سربرز بن همولاك صلاة والرزمان هي بوم جماهير كردستان خواهي قبل طاعة وعبادة ودعاء أملا قبول كاو أم كردستان محفوظ كالا بلا ومصيبته لم أجري كلا تصار دورمان هي يا رب آمين خواهي قبل جزاء همولاك بداته لقر براي برزمان ما مصطفى خير هريري خواهي قبل أو مفكر دنيا وقيامة لقد جماعات أم نخوشانا كليان راوستاوا چوار نەخۆش حالەتیان غەسل کراوە ئێستا یعنی غەسلیان کردو ئەمڕۆ خراپم بۆی ئامادە نەبوون بەڵام لەو شۆی مامۆستا فاخر و مامۆستا ئاراز مدیری کەناڵی ئاسمان کە شەوی پێنجشەم لەسەر جومعە بە ئیشەکە هەڵدەستن ئەو دووە خوای گەورە پشت و پەنای هەمولاکبی ئەوانش دەبێ ئامادە بن کلیە مەچینەیە خوای رب العالمین لآياتي سيودوي سورة مائدة لا برصت شش 120 آية كيف تزوج الشش وعفل القرآن بيروس أفرمي بسم الله الرحمن الرحيم ومن أحيا فكأنما أحيا الناس جميعا يكز دمردن رزقاركي پاداشتەکەت هەنگە گەورەیە لای خوای گەورە کانەما هەموو سەرزەوی دەمردن ڕزگار کردووە زامن لێرەوە ڕوو لە هەموو جەماوەری کوردستانەکەم لە کاربەدەستەکان لە مەسئولەکان لە دەوڵەمەندەکان لە بزنسەکان لە خواپێداوەکان هەموو جەماوەری کوردستان هەولێر سولێمانی دۆک بەعام سەربەرز بن دەستی یارمەتی درێژکن بۆ ئەم دەنەخۆشەی کلیە لە لای بەڕێز دکتۆر یوسف فاروق بەرزنجی کلیەکان دەگۆڕدرێن شەوی پێنجشەم لەسەر جومعە دەکا 24 ڕەمەزان لەیلەتول قەدر نییە لەبەرەوەی چکە ڕۆژانی لەیلەتول قەدر مەجال نابی لەبەر شەوانی لەیلەتول قەدر ئەو لایڤە دەکرێتەوە لۆ ئەو بەڕێزانە دەنەخۆشی کلیەی لە هەموو کوردستانە لە هەموو شارەکان سلێمانی لە کەرکووک تێدایە لە هەولێر لە چارقوڕنەی تێدایە هەمووی لێک شوێنێ لە هەموو شارەکانی کوردستانە لە سلێمانیشم وت لە هەموو شارەکانی تێدا هیوادارم خەڵکی کوردستان پشتمان بگری هەموو کوردستان پشتمان بگری هەموو خواپێداوان پشتمان بگرن هەموو بەرپرسان پشتمان بگرن ئەو عایلانە لە مردن ڕزگار بکەن خوای گەورە هەیە لەسەر سەرمانە خوای گەورە ڕزگاریان دەکە بەڵام پشتگیری خەڵکی شوانە نەخۆشن وەکو مامۆستا گوتی کلیە مەچینەیە ئەگەر ڕاوەستا ڕادەوەستی ئەو زەمە پێویستیمان بە چییە پشتگیری هەموو کورد سیرک تەماشا وەزعیان ئاخی دەرزە خراپە چاریش نەهاتینە بۆی باری تەندروستیان تەواو نییە هەمووش لە گۆڕینەکە ئەبێ کەناڵی پایتەخت ئامادە بێ هەمووی بەڵاو کاتەوە ڕۆژی گۆڕینەکە وەختی گۆڕینەکە هەر هەموو ئینشاء الله خوای گەورە جەزای هەموو جەماوەری کوردستان بداتەوە بە باشتی فێردەوس دووربوون لە موسیبەت و بەڵاو ناخۆشی دڵی ئەم عائیلانە خۆش ئەکەن یعنی کلیە نیعمەتی خوای رب العالمینە بەس ئێمە وإن تعدوا نعمة الله لا تحصوها لئن شكرتم لأزيدنكم ئێمە دەبێت سوپاس خوای گەورە بکەن لەسەر نیعمەتی خوای گەورە ئەم کلیە ئەگەر ڕاوەستا مەچینەیە نەیگۆڕی نەخۆشەکە بە مروری زەمن خوای گەورە شیفا لە ئەوانە بنێرێ لەو چار نەخۆشی تریش کە ئێستا لە غەسلینە کلیە نەیگۆڕی وەفات دەکا لە دکتۆرەکانش بپرسن باری تەندروستیان جێگیری ئەوانە نەیانتوانیوە بێن بەڵام چارشەمە ئەمە خزمەتیان دەکەین و دکتۆریشیان لۆ دەین ئێرە لەوەی هەموو کوردستان ڕوو لە مزگەفتی مامۆستای خۆشەویست مامۆستا مەلا مەسعود بکە ئەلێرە لایڤەکەی دەکەمە لە مزگەفتی مامۆستا مەلا مەسعود هەر کەسە و دەتوانی لە ماڵی خۆی بێتە ئێرە نەخۆشەکان ببینی و هاوکاریان بکە وەڵڵاهی ئەمە بەست لۆ خوامانە لۆ هیچ کەسمانە ئەزمان لێنی کەس بێداگوی کەس بێ بابی کەس بێ برابی هیچ مەسلحەتمان لەویست نییە نە من پێویستم بە هیچە نە مامۆستاش پێویستی بە هیچە تەنها لۆ خوای و بەس جا ئێمە بە پشتیوانی خوای گەورە پشتیوانی جەماوەری بەشەڕەفی کوردستان دەستی یارمەتی درێژکەم بۆ ئەم عائیلە دڵیان خۆشکەن ئینشاء الله خوای گەورە جەزای هەمولاک دەداتەوە ئەوانەش خوشک و داچی ئێمن و برای ئێمن نە هیچ ژنێک بێ و ژم بێ نە هیچ منداڵێک یەتیم بێ
ئەجر و پاداشتی وانە لای خوای رب العالمینە. خوای گەورە جەزاتان داتەوە جەماوەری بە شەڕەفی کوردستان وەڵڵاهی کڕینی باشتە و هەموو خێرەک بەمانە دەچێ کابرا زەکاتی هەیە بەوانە دەچێت چکە حالەتەکەی خەتەڕە کلیە گۆڕین 6 ملیۆنی ئێستا دەوێ ئێستا بپرسن گۆڕینەکەی خەستەخانە 15 ملیۆنە جاگەر دکتۆر سامان بەرزنجی بێتە سەر خەت بیکاتە عایدی خۆی خەستەخانەکە زۆر مهمە خوای گەورە جەزای دەداتەوە ئینشاءالله جێرە ئەمە بێ کڕینەکەش بۆتە 40 ملیۆن 45 ملیۆن ئەو عائیلانەش دەستکورتن ئەو قووەتەیان نییە بۆیە بەڕاستی یعنی من فەزلی خوای گەورە لە ڕابردوو 26 کلیەمان گۆڕی و لە کەناڵی ئاسمان بەڕێی دکتۆری سفارق بەرزنجی بەڕێی دکتۆر مەجید شێخانی هەندێک لای دکتۆر سەفا بووە جا بەڵام هیوادارم جەماوەری بە شەڕەفی کوردستان پشتی مامۆستا فاخیری برام بگرن پشتی ئەم جەماوەرە بگرن ئەو دەنەخۆشەی کە سێچارە چەندە بە غەسلین ئەوە وێنەشیان ناردووە ڕۆژی لایڤەکەی مامۆستا فاخیر و مامۆستا ئارازی ئەوانە دەبی مەوجود بن ئێمە من لێرە ئەڵێم شتەکەی ئێمە فقط ڕەزابوونی خوای رب العالمینە هەر کار بەدەستێک هەر مەسئولەک هەر دەوڵەمەندێک دەستی یارمەتی درێژەکە بۆ خۆی بانەخۆشەکەی بباتە قەستەخانە خۆی کریەکەی بۆ بکڕێ خۆی بۆ بگۆڕێ بۆی بگۆڕێ هەموو جەماوەر کابرا مەعرەزی هەیە دەوڵەمەندە هەر کەسەکە ئێمە دەڵێن یا ڕەبی سەربەرز بی دنیا و قیامەت خوای گەورە جەزات داتەوە بە بەهەشتی فردەوس دوور بی لە سەرەتان لە موسیبەت لە ناخۆشی لە جەڵتا خوای گەورە دڵت خۆشکە دنیا و قیامەت دڵی ئەم عائیلانە خۆش بکەن ئەو نەخۆشانن کە ژمارەیان دە نەخۆشە بەڵام بەهۆی باری ناجێگیری تەندروستیان وەکو مامۆستا باسی کرد کە نەیانتوانیوە ئەم شەو ئامادە بن بەڵام لە شەوی لایڤەکە کە کەمپینەکە ئەنجام دەدرێ لە شەوی هەینی دەکاتە 24 ڕەمەزانی پیرۆز بە سەرپەرشتی و بە ئامادەبوونی مامۆستا مەسعود کوردەوی و کاک فاخر هەریری و بە هەماهەنگی دەستگای میدیای پایتەخت میدیا ئەو هەڵمەتە ئەنجام دەدرێ چونکە دە نەخۆشن پێویستیان بە هاوکاریە و کلیان ڕاوەستاوە وەکو مامۆستا باسی کرد لەگەڵ کاک فاخیر کە کلیە مەکینەیە بۆیە لە کارکەوتنی ئەگەر ڕزگار نەکرێ ئەوە ژیان دەکەوێتە مەترسی بۆیە چاوەڕوانی هاوکاری تەواوی موسڵمانانن دەتوانن لە شەوی 24 ڕەمەزان و شەوی هەینی خۆتان هاوکاریەکان بێنن و بە چاوی خۆتان نەخۆشەکان ببینن.